ئێمە بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری بازرگانی لێرە میوانمانە و بانگی دەکەین. بەڕێز نەوزاد بەخێر هاتی. زۆر سپاس. پێمان بڵێ ئەو بەشە خۆراکە کە زیاد کراوە بە تایبەت ئەو مادانەی کە زیاد کراوە مادەکان جگە لە یاخود بڵین بەشەکەی ئەو مادانی کە زیاد کراوە ئایا کوالیتیان چۆنە؟ وەکو وابێ کە خەڵک پێشتر چونکە بمانەوە نەمانەوە خەڵگە زانین گلەیەکە لە ئاردەکە لە برنجەکەڵن کوالیتەکەی باش نییە. ئەوەی کە زیاد کراوە کوالیتەکەی چۆنە بێ؟ هێشتا تۆزە نەکراوە تا بزانین کوالیتەکەی چۆنە، بەڵام ئینشاڵڵا ئومێد دەکەن ساڵی نوێ دەست بە دابەشکردن بکرێ. ئێمەش لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لەسەر خەتین لەسەرەوەی کە ئەو مادانەی کە زیاد دەکرێت ئەو مادانی لە ئایندەدا دێت دەبێت بە کوالیتیەک بێت کە خەڵک جێگای ڕەزامەندی خەڵک بێت و خەڵک بتوانێت سوودی لێوە بگرێت. بۆ ئەوە نەبێ ئێمە بڵێن مواد دابەشەکەین، بەڵکو دەبێت بەشە خۆراکی دابەش بکرێت کە خەڵک سوودی لێوە بگرێت. بۆیە لە هەفتەی ڕابردوو شاندێکی وەزارەتی بازرگانی لە بەغدا بووین، کۆبوونەوەمان لەگەڵاکردن، زۆر بە وازەحی لە کۆبوونەوەکەدا پێماوتن کە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان ناڕازین لەوە هەندێک لە بەشە خۆراکە لە مادەکان بە تایبەت لە برنجەکەی. بۆیە داوامان کرد کە ئەو کۆمپانیانێک کە گرێبەستیان لەگەڵا کراوە پێداچوونەوەیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی برنجێکی باش بێنن کە خەڵک بتوانێت بیخوات. کە تا ئێستا و برنجە زۆربەی ماڵان وەری ناگرن یاخود ئەگەر وەریشی بگرن ئەیفرۆشنەوەیان بەکاری ناهێنن. باشە لەگەڵەوەی کە خراپیشە زۆر جار دابەش ناکرێ یاخودەوە تا ئارد تەنها 5 مانگ دابش کراوە. چیتان کردو بۆ ئەمە بە تایبەت وەفتتان کە چۆتە بەغدا چی کردو بۆەوە؟ سەبارەت بەشە خۆراک ئەم ساڵ لە هەموو ساڵەکان زیاتر دابش کراوە. ئەم ساڵ 11 بەشە خۆراکمان تا ئێستا دابش کردووە، بەشی 11مان لەم ڕۆژانە دەست پێ دەکەین. لەم ساڵانی ڕابردوو 6 بەشە خۆراک دابش دەکرا یا 4 بەشە خۆراک دابش دەکرا. بەنسبەت ئاردەوە هۆکاری دابش نەکردنەکەی پەیوەندی بە کەمی گەنمەوە بوو. لە هەرێمی کوردستان خۆمان گەنممان نەبوو، گەنمیش مناقەلایان بۆ نەکردین لە جنوب و ناوەڕاستی خواری و عێراقەوە. بۆیە ئێمە لەم ساڵدا توانرا 5 بەشە ئارد دابشکەین لە هەرێمی کوردستان، بەڵام لە ناوەڕاست و خواری و عێراق 7 بەشە ئارد دابش کرا. قسەمان لەگەڵاکردن بڵێنیان داوە لەم ساڵدا ئەو جیاوازیە نەکەن، وەکو هەموو عێراق چەند بەشە ئارد دابش بکرێ، هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەوەندە بەشە ئاردی تێ دابش بکرێ. باشە ئەو مادانەی کەیەتە ناو بەشە خۆراکی مانگانەوە لەکوێوە هێنرێ؟ ئایا بۆچی کوالیتیەکەی وەکوۆن یەکە ئێمە چین لە بازار پاری پێین؟ بڵێ بە کوالیتەکەی ئێمە پەیوەندی بەو کۆمپانیانەوە کە گرێبەستی لەگەڵاکەن، کۆمپانیەکان کە گرێبەستیان لەگەڵاکەن وەزارەتی بازرگانی عێراق ئەو گرێبەستان دەکات. ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشدارین و ئەندامیشمان لەو لیژنانەدا نییە. پێماوتن نیگەرانەکانمان پێگەیاندون، پێماوتون دەبێت ئەو بەشە خۆراکانە بە تایبەت لە هەرێمی کوردستان ئەو لەتکەنەوەکە هەر کەمەی خوێ. خەڵکمان ینی معلوماتمان بۆ هاتوو لە زۆر خەڵکەوە کە بگۆڕێ. ئێمە داوامان لێکردن بگۆڕن بە مادەیەکی کاویش بەڕاستی. بۆیە داوا دەکەین و ینی پەتاکیدیشمان لێکردوونەوەوانێت کە خەڵکی کوردستان بە تایبەت لە برنجەکە لە لەتکەنەوەکە ناڕازین و داوامان کردو کە بیگۆڕن. باشە پێچێت ئەم ساڵ مادەی دیکە زیاد کرێتەن ئەوە؟ بەڵێ بەپێی دوازانیاری دوێنێ لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە زیادکردنی 3 بەشە ئارد و چاو شیر زیاد دەکەن و لەگەڵ 1 کیلۆ ئاردی سفریشە. ئێمە 9 کیلۆ ئاردمان هەردا بە هاوڵاتیان. ئەم ساڵ لەگەڵ بەشە خۆراکی چا کیلۆی ئاردی سفر دەن بە هاوڵاتیان بە بڕی 200 گرام و 250 گرام لە شیر و لە چا و 1 کیلۆش لە ژینەکە. بە هەمان شێوە بۆ ئەو بەشە خۆراکەش بڕێرەنداوە ئەم ساڵ زیاتریکەن. ئەوسا بۆ هەر یەک کەس 1 لیتر زەیتیان دەدا. ئەم ساڵ بڕێرەنداوە بکەن بە 2 لیتر و بەنسبەت شەکریشەوە 1 کیلۆیان دەدا کردویان تۆ بە 2 کیلۆ ئەم ساڵ لە ساڵی نوێەوە بڵین. ئەوە بێگومان کاریگەری شێ بێ لەسەر نرخی بە دڵنیاییەوە ئەو ماوەدانە باندەم بێنە کوردستانەوەوانە کاریگەری هەیە، چونکو خەڵکەکەی دێ بەکاری دەهێنێ ناچێتە بازار بیکڕێ، پێداویستەکانی خۆی جێبەجێگای بازارش خواست و خستنە ڕووە کە تۆ خستنە ڕوود هەبێت و خواستی لەسەر نەبێت ناڕەنچار ئەو بازرگانی کە ئەو مادەیە دەفرۆشێ نرخەکەی دادەبەزێنێت. ئێستا زانین کە بەشێک لەو مادانە مانگانە لە کاتی خۆی نەهاتووە یاخود نەقسی هەیە لە ساڵەکە. ئایا قەرەبووی ئەوە کرێتەوە یاخودنا؟ قەرەبوو چۆنە؟ ئێستا ئێمە ئەم وەکوتم ئەم ساڵ 11 باش هاتووە بەشە خۆراک هاتووە، هەندێکیان ڕەنگە نەگەیشتی بێ، بەڵام بە بەردەوامی دێ ئێمە ئەوە قەرزارین و دەگەین و لە ڕێ بریکارەکان دابەشی دەکەن. هەیە ئێستا فاسۆلیا 5 مانگە. بەڵێ ئاخرێتانی چۆنە فاسۆلیا و نیسک و لەگەڵ لەتکەنۆک ئەم 3 مادەیە هەر جاریان 2 مادەیان دێ. جارێک لەتکەنۆک و نیسک دێ، جارێ فاسۆلیا و نیسک دێ. ئاوایە بۆیە هەموو لەو 11 مانگەدا دەبێت مەسەلەن 3 جار فاسۆلیا بێ، 3 جار نیسک بێ، 3 جار لەتکەنۆک بێ. ئەو جاو کاتر جارێکەش یا نیسک دێ زیاتر یا فاسۆلیاکە زیاتر دێ. بۆیە ئەوە پێوەستە بەو ئینەوە بەو بڕەوە 1 کیلۆ 2 کیلۆن بەهەر کوردوا لەکەنەوە نە فاسۆلیا نەخوات.
وڵایك فاسۆلیا بخۆن باشە خراپی بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری بازرگانی لەگەڵمان بووی زۆر سوپاس سواز بۆ سپاس بۆ بەڕێستان.